سوچی زۆر خۆشم هەیە بە تایبەتی زیاتر لە بۆ خۆم نەبوو لەبەرەوەی ئەوە زۆر هیوایەتی بەرشلۆنەیە لە بەریتانیاوە ئیدی هاتین بۆ سەریە و یاریە و ئینشاڵڵا یاریش خۆش دەی بەڵام بەداخەوە میسی تێدانێ. بەڕاستی یاریەکی زۆر خۆش بوو بەخۆی کلاسی خۆی تامی خۆی هەیە بەڵام لە یاریە و جارە بەڕاستی بەختەچی بەخۆم جمهوری ریال مەدریدم بەڕاستی زۆر خراپ بوو یعنی یاریەکی زۆر خراپی کرد شانی ئەوەی بوو کە بدۆڕێتن ئیدی ریال مەدریدەی بەخۆی دابستەوە بتوانێتین ینی وەکو ساڵانی پێشتری لێ بێتەوە ئەویش وا بزانم بە گۆڕینی مدەڕیبەکەی دەبێتین لا لۆپتیگی ئەو ئاستەی پیشان نەدا کە ئەوەندەی لە ریال مەدریدە نەیتوانی ئەوە بکاتن ئەوەی کەس لیان چاوەڕێ دەکرد نەیتوانی پێشکەشی بکاتم بەداخەوە. یاری کرد وەتی گوستۆ کامس کەسی لەوەرەدا باس لە نۆ شار لە شارەکانی ئێرانەوە بەشداریان کردبوو 6 کەس تەشریفیان هانی بوو بۆ مەریوان. ئەم مسابقاتە انتخابی تیمی ملیە یەکێک لە انتخابیەکانیان چەند مسابقە بەرگوزارە بێت لە ئێران ئەمە یەکێک لە مسابقاتەکە کە بۆ مسابقاتی دەرەوە تیم انتخاب بکرێت چەند نەفەر انتخاب بکرێت مسابقاتی بەهمنمانگ کە لە هۆلەندا بەڕێوەوە چێت. تەمەنم 12 ساڵە و ئەمە سێومین جارە کە لە ناو مسابقاتی داما شرکەت دەکەم. دامە بازیەکە کە خۆی سەربازەکان شاو بۆ خۆیان دروستەکەن بەڵام لە شەترەنجە یا بە زوانێ عامیانەتە کە بە کوردیەکەی ئەسڵیەکەی ئەوە شاترەنجە. هاتوین بۆ مسابقەیەکی دامە بازێکی محەلی بوومیە ئەمن بۆ خۆم تقریبا 20 ساڵە ئەو بازیە ئەنجام دەدەم زۆرش خۆشحاڵ بووین کە دووەمین مەرحەلەیەکە دێنە شاری جوانی مەریوان ئەم مسابقەیە بە شێوەیەکی زۆر جوان بەرگوزار دەبێت. Quand on a faim de peau, c'est trop, c'est trop. Рада увидеть что-то новое, что-то интересное. Мне понравились новые дизайнеры, которые были представлены. В целом вообще достаточно дружелюбная атмосфера и что-то интересное и новенькое для себя взяла. Были неплохие коллекции, например, голубое платье нам очень понравилось. Некоторые нам, конечно, не очень понравились. Наверное, это более для старшего поколения были коллекции. Но так, в принципе, все хорошо.